ڕۆمی هەرکی ئەو نەرمەندەی هەر کاتێک کە ناوی دێ حەزت دەچێتە شایی. ڕۆمی هەرکی نزیکەی 10 سانتیمەتر باڵای خۆی بەرز کردوتەوە بە نەشتەرگەری لە وڵاتی مسر. ئەو نەشتەرگەریەی ڕۆمی هەرکی کردوێتی چەند دەفتەر دۆلاری دەوێ. ئایا بەنیازی هاوسەرگیریە بۆیە باڵای خۆی بەرز کردوتەوە؟ لە ناو کچانمان بۆتۆکس و فیلەر و سیلیکۆن مۆدێلە لەمە دووە لە ناو کوڕانیش خەریکە باڵا بەرزکردن دەبێتە مۆدێل. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانی وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ، وارووا سەبسکرایبی کەناڵەکەمان بکۆ زەنگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی وە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ناوت بچێتە نێو تیر و پشکەوە ببێ بە خاوەن خەڵات. هونەرمەندی لاو دەنگخۆش ڕۆمی هەرکی هەموو کاتێک بۆ گۆرانێک خۆشەکانی دەماهێنێتە جۆش و خۆش وە خۆشترین شایش لەگەڵ دەنجی هونەرمەند ڕۆمی هەرکیە و وە خەڵکێکی زۆر فانی ئەو گەنجەنە. ئەو گەنجەیەش زۆربەی کات دژی ئافرەتان قسە دەکاتن، بەڵام ئەو بە بیر و بۆچوونی خۆی ڕاستە و خەڵکانی چێ پێیان هەڵێ و بەڵام ڕۆمی هەرکی هەر کاتێک قسە بکاتن دەڵێ من لەسەر حەقم و بیر و بۆچوونی خۆم وایە لەبەرەوەی ئێمە هەشایەرین بۆیە ئەو قسان دەکەم ئافرەت لە ناوی ئێمە ئاوایە. ڕۆمی هەرکی لەو ماوەی کۆتایی ماوەیەکی باش بینیمان لەسەر کورسی جوڵاوە بوو. خەڵک لایەن دەزانی هۆکارەکەی چییە، بەڵام لە کۆتاییدا ڕۆمی هەرکی ئاشکرای کرد. ڕۆمی هەرکی لەدایک بووی شاری هەولێرە لە ئێستادا تەمەنی 28 ساڵە. ئەو هونەرمەندەیە چەندین کاری جیاوازی کردووە، چەندین ئەرک و ماندووبوونی کێشاوە تاوەکو بۆتە بەو ڕۆمی هەرکی ئەو ڕۆوە خەڵکێکی باش دەیناسیەوە زۆربەی ئاهەنگەکان بەشداری دەکا وەکو هونەرمەندێک. ماوەی 6 مانگ دەبێتن ئەو هونەرمەندەیە لەسەر کورسی جوڵاوەیە لەلای خەڵک بوو بۆ پرسیار ئایا ئەو هونەرمەندە بۆچی لەسەر کورسیە کەس نەیدەزانێ. تاکو چەند ڕۆژێک پێش ئێستا ئەو کارێ ئاشکرا بوو کە بۆچی لەسەر ئەو کورسە جوڵاوە بوو. ڕۆمی هەرکی نەشتەرگەری بەرزکردنەوەی باڵای کردووە. ئەم نەشتەرگەریە لە چەندین وڵاتان وەکو لبنان و تورکیا و ئێران و مسر و هندستان ئەنجام دەدرێتن لە $50,000 و تاوەکو $60,000 ئەمریکی تێدەچێتن. ئەم نەشتەرگەریە بە تەنها لە ئەمریکا $85,000 ئەمریکی تێدەچێتن. واروەها تێچوونەکەی لە ڕێگای دانانی جێگیرێک بە دەوری ئەو ئێسکەی درێژ دەبێتەوە بە بزماری ئاسن. ئەم ئێسکە دەشکێندرێت و بە شێوەیەکی ئاسۆیی لە ڕێگای برینی بچووکەوە دوای دە ئێسکەکە درێژ دەکرێت بە نزیکەی 5 بۆ 10 سانتیم. پاشان بۆ ماوەی 6 مانگ دەبێت ئەو کەسە لەسەر کورسی جوڵاو بێت و پاشان دەکەوێتەوە سەرپەی خۆی. وەروەها بۆ ماوەی 6 مانگ ناتوانانی هیچ جوڵەیەک بکە بە پێکانی خۆت دەبێت هەموو کار لەسەر کورسی جوڵاوە بێ نەکۆ ئەو نەشتەرگەیە کە کردوتە سەرکەوتو نەبێتن و وە تووشی کێشەی زیاترت بکات. وادارە لە ئێستادا ڕۆمی هەرکی بە شێوەیەک باڵای درێژ بووە کە لەگەڵ هاوڕێیەکەی پێشتر ڕاوەستاوە بە شێوازێکەوە ئێستاکەش بەقەت بەژن و باڵای ئەو هاوڕێیەی لێ هاتووە. بۆیە وا دیارە ئێستا لە ناو گەنجانماندا زۆربەی نەشتەرگەری و کاری جوانکاری بۆتە مۆدا یاخود وەکو پێویستێک بەکاری دێنن. گەر تۆکو پێویستی بێ کاری نەشتەرگەری، بەڵام نەبێتە هۆی ئەوەی شێواندنی لە شولارت یاخود شکل و شێو و دەم و چاوت. وا دیارە ئێستا لای ئافرەتان بۆتە مۆدا خۆ ناشرینکردن بەهۆی ئەوەی فیلەرێکی زۆر و بۆتۆکسێکی زۆر و وەروەها سیلیکۆنێکی زۆر لە خۆیان دەکەن. ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی کە لە دوو ڕادیارە نەشتەرگەریان کردووە و زۆربەی ئەکتەر و مۆدێلەکانی ئەوروپی و ئەمریکیش دەیکەن، بەڵام بە شێوازێکی زۆر سادە و ناسک و جوان. بەڵام لە ناو کوردی خۆماندا زۆربەی مۆدێلەکان لە دوو ڕاهاوار دەکا. دەزانین چەند جۆرە نەشتەرگەری و هەمەلیاتی کردووە، بۆیە وا پێویستە ئەو کاتە نەشتەرگەری جوانکاری بکەی کە پێویست پێیەتی نەوەک لە زیادا. وە ڕۆمی هەرکی هەموو کاتێک لە لای خەڵکی وان ناسراوە بە پیاوە
قسە حەق و ڕقەکە ڕاستراوە وە لەلایەن زۆربەی ئافرەتانیشەوە ڕقنی زۆری هاتوۆتە سەر دەربارەی ئەوەی ڕۆمی هەرکی دەڵێتن 4 ژن حەڵاڵە و پێویستە ئەو پیاوانەی کە دەتوانن 4 ژن ڕابگرن وەکو یەکتر یەکسانیان بکەن باژون بێنن. وەروەها لەلایەکی تریشەوە دەڵێتن ئافرەت لاوازەیە. وا دیارە لە دوو بابەتە ڕۆمی هەرکی زۆربەی ئافرەتان دژی وەستانەوە و قسایان ڕۆمی هەرکیان پێ باش نەبوو وە جەختی ئەو قسانەی ڕۆمی هەرکیان کردەوە بەڵام ڕۆمی هەرکی ئەو بیر و باوەڕی خۆیەتی و وەروەها دەتوانێت هەر کەسێک بیر و باوەڕی خۆی ئاشکرا بکاتنەوە چۆن بیر دەکاتەوە ئایدۆلۆژیای چۆنە. وەروەها وا دیارە ڕۆمی هەرکی زۆر بە ئاسانی نەگەیشتێتەوە ئاستی ئێستا وە خۆی لە زاری خۆی باز لەوە دەکاتن. من چەندەها و چەندەها زۆر کارم کردووە وە هیچ کارێک نەمایە من تاقیم نەکرد بێتەوە تاوەکو کاری کرێکاریشم کردووە چەندین جار ئەو کارم کردەوە ماوەیەکی باشیش بەردەوام بوومە پێشەوەی ببم بە هونەرمەند و بەو کەسە بەناوبانگە ئێستا کە خەڵک من دەناسن بۆ ماوەیەکیش پێێستا ڕۆم هەرکی زیاتری لەگە هونەرمەند تا قادر بە دەردەکەوتووە لەگەڵ خات و دیدە فەرەیدونی پێشکەشکار و وەروەها زیان هاشمی مێگاب ئارتێست بۆ ماوەیەکی باش لەگەڵ یەکتری هاوڕێ بوون ئەو 4 کەسێ وە خەڵکێکی زۆر سەیریانی دەکردو بوونە جێگای دڵخۆشکردنی خەڵک. وا دیار بوو لە پڕدا ئەو هاوڕێتی نێوانیان نەما. یەکێک لەو کەسانە جیانە هاشم چەندین قسەی نەشاوی کرد وە چەندین قسەی لات و پات وتی من هیچ هونەرمەندێک و هیچ پێشکەشکارێک ناناسم. لە درێژەی قسەکانی مەبەستی ڕۆمی هەرکی و تا قادر و دیدە بوو بە شێوازێکی ناشرین ناوی دەهێنان. وا دیارە هاوڕێیەتی ئێستا وای لێ هاتووە وتی من لە بەرناوبانک ئەو بوونە هاوڕێی من و ئێستاش هیچ پەیوەندێکم لەگەڵیاندا نەماوە بەڵام ڕۆمی هەرکی و بەی شێوازێک وەڵامی نەدا و هیچ ڕوونکردنەوەیەک دەربارەی ئەو قسانەوی نەگوتووە. وا دیارە لەگەڵ ڕۆمی و هەرکی نەبووە. لە ئێستادا ڕۆمی هەرکی خاوەنی چەندین هەواداری باشیە وە زۆربەی ئاهەنگەکانی پڕ دەبێتن و لە خەڵەیەک. ئایا تۆ وەکو بینەرێک ڕۆمی هەرکی بەچە ئاستێک دەبینیتون و ئایا هونەرەکانی پێشکەش دەکا کەسایەتێکی سەرکەوتووە یاخود سەرکەوتونیە؟ زۆر سوپاس بۆ سەیەکەی تەواوی ڤیدیۆکەمەوە پێتان خۆش ئەم جارە لەسەر کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. وەروەها لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێتنەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی هەموو کات باشترینتان پێشکەش بکەین. وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ناوتان بچێتە نێتر و پشکەوە ببن بە خاوەن خەڵات هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.